الو نصر من الله وفتح قريب لبالكاتي همت لشوي صلاة يلا كاكا همت لبال همت كاي فراسني جينجل هەساین بە گەیاندن و دابینکردنی بڕێکی زۆری خۆراک بۆ ئەو ئاژەڵانە و بۆ ئەو باڵندە چێویانەی کە لە سنوورەکەماندا هەیە. ئێمە لە چێشتخانەکان و لە ماڵەکان و لە ئەو شوێنانی کە خواردنگەکان پاشماوەی خۆراکی کۆ ئەەکەینەوە و لەو شوێنانش کە خەڵکانێکی با بڵێن خواپێدا و بڕی خۆراکی با بڵێن گەنم و گەنمەشامی ئەوانە دابینەکەن لەو ڕێگەیەوە کۆی دەکەینەوە دەیانگەێنین بە ناوچەچیاکانی سنووری باڵەکایەتی بە مەبەستی ئەوەی کە بتوانین بڕێک لە خۆراک بۆ ئەو ئاژەڵە چێویانەی کە لە سنوورەکاندا هەنا. لە پاڵ ئەو هەڵمەتەی ئێمەدا ئەوەیە داواکاریمان هەیە لە ڕاوچەکان دەسەڵگرن لەو کارە بەڕاستی کارێکی هەتا بڵێ قێزەونە. خۆشببختانە ئێستا گۆشت بە ئاسانی دەستەکەوێ هیچ کەسێکیش محتاجی ئەو خواردنە یان ئەو گۆشتنیە کە لە ئاژەڵە چێویەکانەوە دەستی ئەەکەوی بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش چالاکانەتر و ژینگە دۆستانیش و ئەوانەی کە پۆلیسی ژینگەنە زیاتر هەڵمەتەکانیان چڕ بکەنەوە لەسەر ئەو ناوچانەی کە ڕاوچەکان دەستیان پێ ئەگەن. ئێمە خواردنەکەمان گەیاندە ئێرانە. ئێوەش هاوکارمان بن بۆ ئەوەی چی دیکە ئاژەڵە چێویەکان لە ناو نەچن و با بەدەنگە خۆشەکان و بە جوانیە سروشتەکەی خۆیان لە چیاکانەوە بیان بینی. بەردەوامە بین ناوە ئەو خۆراکە کۆ ئەەکەینەوە هەر لەو ساڵدا با بڵێن چەند جارێکی دیکە ئینشاءالله پەنا بەخوا ئەو هەڵمەتە بەردەوامی و لە ساڵانی داهاتوش هەر بەردەوامەبی بەڵام تاکە شت ئەوەیە کە ئاژەڵە چێویەکان لە ناو نەبین. دیسان بەتاقەوە بەس لەسە دارینە دیدانی هێما خراکان ئەو گوتکاویرەی کردی